سڵاوڕێز هاوڕێیانی خۆشەویستم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول ئەمڕۆ گەشتێک دەکەین بەرەو دوورگەیەکی زۆر خۆش ئەویش دوورگەی ننایمۆیە. ئێستاش بەڕێ دەکەوین لە بۆ شاری دەڵتا لەوێوە بە فێری دەڕۆین بە کەشتی سەفەرەکەمان دەکەین. فەرموون با بەڕێکەوین و ئێستا گەشتەکەمان دەست پێ دەکەین. بەڕێزان ئەمە لە ڕێگاینە ئێستا لە گەشتەکەمان بەردەوامین دەڕۆین بەرەو شاری دەڵتا. ئێستا لە ڤانکوڤەرین دەڕۆین بەرەو شاری دەڵتا بۆ ستەیشنی چواسن فێری ستەیشن. لەوێوە بە کەشتی لە ستەیشنی چواسن بە کەشتی بەڕێ دەکەوین بەرەو دوورگەی نەنایمۆ. بەڕێزان ئەوە تەنها 4 دەقیقەمان مایە بگەینە چواسن فێری ستەیشن. دیمەنەکی زۆر جوانە. لە ساڵی 1959 ئەم ستەیشنە دروست کرایە و تا ئێستاکە خزمەت دەکاتن بەو گەشتیارانەی یاخود تەنانەت ئەو کەسانەی دانیشتوانی ئەو شارانن لە پارێزگای بریتیش کۆڵۆمبیا و دەیانەوێ سەفەر بکەن بەرەو دوورگەکانی نەنایمۆ وەها دوورگەی ڤیکتۆریا کە نەدا دوورگەی زۆرە ماشەڵڵای لەوی وڵاتەکە هەمووی بەحر و ئاو و غوبار و دوورگەیە. ئێمەش دەمانەوێ بەشدار بین لە بینینی دیمەنە جوانەکانی ئەم دوورگانە و ئەمڕۆ لەو گەشتەمان بەردەوام دەبین بەرەو دوورگەی نەنایمۆ. بەڕێزان ئێمە بە ئۆنلاین تکتەکەمان حجز کردبوو و ئەوە تکتەکەمان وەرگرت و دەچینە خانەی لاینی 26 ئەمەیان هەوە و دەڕۆین بەرەو کەشتێکەمان. کەشتێکەش چاوەڕێمان دەکات تەنانەت 6 دەقە مایە بەڕێ بکەوی، بەڵام خۆشبەختانە لە کاتی خۆی گەیشتین و دوانە کەوتین. Thank you. ئەمە گەیشتینە ناو فێری ستەیشن. ئەمە دەچینە ناو گەشتێکە. ئێستا داخیلی ناو پارکینگی کەشتێکە دەبین. ئیشارەتمان پێ دەدەن لە ئەوەی بچینە لاینی دووە. Thank you. سپاس بۆ خوای گەورە بە سەلامەتی گەیشتینە ناو کەشتێکە لە شاری دەڵتا. بەڕێزان ئەوە ئێستا لە ناو کەشتێکەم وە دەڕۆم بەرەو قاتی سەرەوە. ئێستا سەیارەکەم بەجێهێش لە پارکینگ وردە وردە بەسەر دەکەوم. ئەمە گەیشتینە قاتی یەکەم. دیارە درینک و هەموو شتێکی تێدایە. ئەوە ناو کەشتێکەیە. کەشتێکی زۆر گەورەیە. ئەوەش هەموو زانیاریە سەبارەت بە ئەم دوورگەیە.
بۆ ئەوەی یارمەتی گەشتیاران بدەن شوێنە گەشتیاریەکان زۆر بە ئاسانی بدۆزنەوە. لێرەش قادرمەچی دیکە هەیە. ئەوە سەرکەشتێکەیە، ڕۆژێکی خۆشیشە، خەڵکەکی زۆر حەزیان کردیە بێنە دەرەوە بۆ ئەوەی سەیری ئاوەکە بکەن. لە ناو کەشتێکە گیفت شۆپەکی جوانیشیان هەیە، مابزانین چیان هەیە. جلوبەرگی ئافرەتانیان هەیە، لە 130 دیسکاونتیان کردیە. I've asked people and they do say it does. Yeah, it does help some people. We also we're up around now. Like I don't know if you get a lot of motion sickness, but we also. بەڕێزان لە ناوم کەشتیە دەبینن مەطعەم و ڕێستورانتیان هەیە بۆ ئەوەی گەشتیاران حەز بە چ بکەن بە ئاسانی ئەوەی بکەن. دەبینن سوشیان هەیە. هەرچەندە ساردەمەنیان هەیە بەڵام حەز دەکەم درینکەکی گەرم بخوێمەوە.
بەڕێزان تەنها 10 دقیقە مایە بگەینە دوورگەینە نایمۆ و ئێستا لە نهۆمی سێیەمم دەموێ بچمە نهۆمی یەکەم لۆ ئەوەی ئامادە بم لە ناو سیارەکەم و سیارەکەشم لە نهۆمی یەکەم لە پارکینگ لات بەڕێزانەوە هاتمەوە نهۆمی یەکەم لە ناو گەراجەکە ئەوە ناو کەشتیەکەیە کە دەبینن تەنها 6 دقیقەمان مایە بگەینە نایمۆ بە هەندێک دیمەنەکانی دەرەوەشتان بۆ بگوازمەوە دەتوانن سەیری ئەو دیمەنە جوانانە بکەن. شەپۆلی ئاوەکە تا بڵێ جوان و دڵگیرە. هاوڕێیانی خۆشەویست، نزیک دەبینەوە لە دوورگەی نەنایمۆ لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا. دیمەنەکانیش تا بڵێ دڵڕفێنن. ئێستاش بەڕێ دەکەوم بەرەو سیارەکەی خۆم. گەیشتمەوە لای سیارەکەی خۆم و خۆمان ئامادە دەکەین بۆ ئەوەی چەند دەقیقەیەکی تر دەچینە دەرەوە لە ناو کەشتێکە و دەگەینە نەنایمۆ ئایلەند. بەڕێزان تەنها بە 2 سەعات گەیشتینە دوورگەی نەنایمۆ. ئێستاش لە ناو کەشتێکە هاتینە دەرەوە. یەکەمین شوێن کە حەز دەکەم سەردانی بکەم لەم دوورگەیە ئەویش ناوی مەلاهات سکایوۆک، شوێنێکی تا بڵێ خۆشە لە دوورگەی نەنایمۆ. بۆیە یەکەمین شوێن بۆ سەردانیکردنمان ئەو شوێنەم هەڵبژاردیە. لێرەوە تا مەلاهات سکایوۆک تەنها 1 ساعت و 17 دقیقەیە بە سەیارە. لەگەڵم بن تا دەگەینە ئەوێندەرێ و دیمەنەکانی ئەوێندەریشتان پێنیشان دەدەم. هاوڕێیان ئەمە نەنایمۆ ئایلەندە. ئەم دوورگەیە تا بڵێ دەشتەکی فلاتی هەیە و بە سەوزایی و داروبار داپۆشراوە. دیمەنەکان زۆر جوانن و لە ڕێگاین بەرەو مەلاهات سکایوۆک دەڕۆین. هیوادارم گەشتەکی خۆش بکەین و ئەمڕۆ ئینجۆی بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون
والذين هم لأماناتهم وعهدهم راعون والذين هم على صلواتهم يحافظون أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون ولقد خلقنا الإنسان من سلالة من طين لدواي ساعاتك و17 دقيقة گەیشتینە مەلاحەت سکایوۆک. ئێستاش دەچین تکتەک دەکڕین بۆ دواتریش بەردەوام دەبین لە گەشتەکەمان. Do you want him or should I put him in here? 20 bucks. Okay, do you want him? Where's $34? Right here. و تکتەکانیشمان کڕی و ئێستاش بەڕێ دەکەوین بزانین ئەکتیڤیتەکانی ئێرانە چییە. بەڕێزان تکتمان کڕی و بۆ هەر نەفەرێک $34. پێویستان ئەمە لە ڕێگاوەی دەڕۆین بەرەو ئەو شوێنی کە هەموو پارک و شاهینگاهەکەی لێوە دیارە. ئێرەش مەلاحەت سکایوۆک. خۆشەویستانم، ئێمە ئێستا لەسەر تاوەری سکایوۆکین لە دوورگەی نەنایمۆ و تەواوی ناوچەکە دەبینین و شوێنێکی تابرەی دڵڕفێن و خۆشە. خۆشیەکان باز ناکرێن تاوەکو ئێوەش سەردانی ئەو شوێنە نەکەن. جا هیوادارم ئێوە شانسی ئەوەتان هەبی ڕۆژێک لە ڕۆژان سەردانی ئەم تاوەرە بکەن لە دوورگەی نەنایمۆ. لە فکرتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵی بریز ڕەسوول بکەن. ئایی بەگەشتەکەم دەینم تا شوێنێکی تری دڵڕفێن لە ناوچەیەکی تری وڵاتی کەنەدا
دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و بۆ ئەوەی زیاتر ئاشناتان بکەم بە ناوچە گەشتیاریەکانی وڵاتی کەنەدا سپاردەی خوای پەروەردیگارتان دەکەم و هەر بمینێن بە خۆشی و خواتان لەگەڵ.